مزگەوتی ئێمە مزگەوتی گوندی مامچۆغانان بەدەر نییە لە مزگەوتەکانی تر هەر لە سەرەتاوە هەموو مزگەوتەکان ڕۆڵێکی کاریگەریان هەبووە. هەموو مزگەوتەکان هەر لە بیدایەتیوە هەموو مزگەوتەکان ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە پێگەیاندنی هەزاران هەزار فەیلسوف، لە پێگەیاندنی ئەو هەموو سەرکردانە، لە پێگەیاندنی ئەو هەموو قیادە کوردیانە. مزگەوت شوێنێک بووە لە بۆ پێگەیاندنی هەزاران هەزار دانا و زانا و فەیلسوف. و مزگەوتی ئێمەش مزگەوتی گوندی مامچۆغان ئەلحەمدولیلا ڕۆڵێکی کاریگەری هەبووە و ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە پێگەیاندنی چەندین نوێژخوێن، لە پێگەیاندنی چەندین کەسانی ئاینی ڕۆڵێکی بەرچاوی هەبووە و مزگەوتی سوود و ئیسیفادەیەکی گەلێک زۆری هەیە. بە تایبەتی مەسەڵەن ئێستا لە خوارێ ئەو مزگەوتەی قاعەیە، قاعەیەکی لە بۆ بیناکرایە. ئەو قاعەی ئێمە لە بۆ ئەنواع مناسەبات بەکاری دەینین، لە بۆ مناسەباتی تەعزیە بەکاری دەینین، لە بۆ مناسەباتی بووک و ژنگواستنەوە بەکاری دەینین، لە بۆ مناسەباتێک کەوا کۆبوونەوەکی ناو خۆمان هەبێ، کۆبوونەوەکی ئاوایی هەبی، دانیشتێکی ئاوایی هەبێ، لە بۆ ژنمارەکردنێ هەزاران سوود و ئیسیفادەمان لێبینیوە. بەڵێ مزگەوت ڕۆڵ و کاریگەریەکی زۆری هەبووە و زۆریشی دەبیتن. ئەو مزگەوتەش ڕۆڵێکی زۆری هەبووە لە بۆ دانیشتوانی گوندی مامچۆغانان. قوربان جان، ئەوەی معلوماتم لەسەر هەبێ من لەسەر مامۆستایەکی قەدیم لێرە هەبووە ئیشارەمان پێدا لە مزگەوتی گوندی سۆرەی مامچۆغان بوو. مامۆستا مەلا محەممەدی مانیانە گۆتێ ڕەحمەتی خوای لەسەر بێ، ماری لە هەولێرێ بووە، بەڵام ئێستا لە ژیان نەماوە. ئەو گوندە ئەو مامۆستا مەلا محەممەدەی لێ بووە. لە دوای مامۆستا مەلا محەممەدی مامۆستا مەلا ئیدریس کە ئێستا خودی جەنابم ئەلێرە ئیمام و خەتیبم.